بۆقسەکردنی زیاتر لە سەرانپرسە بەڕێز زەردەشت سەرسام بەڕێوەری ئاوی هەولێر لە هەولێرەوە لەگەڵماندایە. بەڕێز زەردەشت ساڵتان لێ بێتۆم کاتتان باش. ئامانج لەم ڕێارەی حکوومەت چی بوو لە لێخۆشبوون لە بەشێک لە پارەی بەستنی پێوەری ئاو؟ سڵاو لە ئێوە و بینەرانی بەڕێز. بەنسبەت ئەو لێخۆشبوونەی بەڕێستان ئاماژەتان پێدا ئەوە لەسەر داوای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بوو بە بەستی بەرژەوەندی گشتی هاوڵاتیان. ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیرا تایبەت بەوەی لێخۆشبوون لە بڕێک لەو کرێ کاڵەکە بووی سەر هاوڵاتیان بەهۆی نەبەستنی پێوەری ئاو کە ئەو بابەتێک کە تۆش ئاماژەتان پێدا کە بڕەکەی لەناو جەرگەی شارە گەورەکان کە لە 80,000 کراوە بە 20,000 و لە قەزا و ناحیەکان و کۆمەڵگاکانی چواردەوری شار لە 80,000 کراوەتە 10,000. ئەو مەبەستەش زیاتر ئەوەیە بۆ هاندانی هاوڵاتیانی خۆشەویستمان بە بەستنی پیوەری ئاو، ڕەچاوکردنی و دەست بە ئاوگرتنی بڕی سامانی نەتەوەیی و خەسار نەبوونی ئەو ئاو زائیدەن بۆ وانیش هەر لە داهاتەکەیان کەمتر خەرج دەکرێت لە بۆی هەر هاوڵاتیەک ئەگەر پێوەر نەبەستێ 80,000 بۆ ئەژمار دەکرێتن، دواوادەش 21/4 کە ئەوە دواوادێ و درێژە نادرێتەوە. ئەوەش لە بەرژەوەندی هاوڵاتیان ئەو بڕیارە دەرکراوە. ئامانج لەوە چییە کە لە سنتەری شارەکان 20,000 بەڵام لە قەزا ناحیەکان 10,000؟ بەڕێژەی ئەوەی زۆرترین لە سەرتەری شارەکان ئەگەر دیتبتان شەقام و قیر و سەب و ماڵەکان ئەو بابەتانە زۆرترە کە خەڵک زۆرتر ئاو بەکاردێنیتن، بۆیە کراوەتە 20,000. بابەتەکەی دی لە گوندەکان کەمتر سەرف دەکرێتن. ئەوە یەک لەو بابەتانە بوو چکە ئێمە کە ئەو بڕیارە دەرکراوە کە 80,000 وەکو کرێی ئاو ئەژمار دەکرێت بۆ هەر مانگێک ئەو هاوڵاتیەی کە پێوەری نەبەستابی. هەر هاوڵاتیەکیش ئەگەر پێوەری بەستابیتن ئەو ڕێژانی کە ئێمە متابعی دەکەین ڕۆژانە تەنانەت مانگانە 7,000 تا 15,000 لەو بینە هاوڵاتیان بە ڕێژەی بەکارهێنانی ئاوەکە بۆیان هاتوتەوە. بەڵێ لە سەرەتا گرفتە بوو لە هەندێک لە پێوەڕەکانە هەند ماڵ هەبوو کە بڕەپارێکی زۆری بۆ هاتۆ ئەم گرفتانە چارەسەر بوون؟ بەڵێ بەشێکی باش لەو گرفتانە چارەسەر بۆ ڕۆژانەش ئەو گرفتانە کە ڕوومان تێدەکاتن دەرگاکانی بەراوبرایەتەکان و فەرماگەکان واڵایە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە هاوڵاتیان ڕۆژانە تووشی گرفتی سەعاتەکانیان دەبن دەربارەی بەوەی کە ڕێژەی زۆرتری خوێندتۆیان هەڵی هەیە. بەشێک لەو کێشانە خودی هاوڵاتیە کاتێک کات سەردانمان دەکات دەڵێ کێشەم هەیە لە پێوەرەکەم دەستکاری کراوە یاخود سەعاتەکە شکاندراوە یان بە هەر شێوەیەک لە شێوەکان دەستکاری کراوە دەتوانین بڵێ هەرکەس دەستکاری ڕێی تیمەکانی خۆمان بەڵێ سزاشی تێدایە بەڵێ سزاشی تێدایە. بۆیە ئەو هاوڵاتی خۆشەویستانە تکایان لێ دەکەین دەستکاری پێوەرەکان نەکەن، چونکە ئەو پێوەرانە ئەگە هەڵەشی تێدا هەبی ئێمە دەتوانین بەڕێکاری خۆمان وەکو ئەو ڕێنمایانێ هەمانە هاوکاریان بکەین. ئەگەر سەعاتەکانیان هەر هەڵەیەکی تێدابی یاخود ڕێژەی خوێندنەوەی زیادبی یاخود ئەو هەڵانەی کە باز دەکرا مەسەلەن ئەو عەدادانە لە کۆڵانەکان کە دەخوێننەوە ژمارەکە بە هەڵە بخوێنەوە ئەوانە ئێمە دەتوانین هاوکاریان بین و پێداچوونەوە دەکەینەوە چارەسەریان بۆ دەدۆزینەوە. بەڵام ئەگەر هاوڵاتیەکە خۆی بێ چارەسەری بکە بە دەستکاریکردنی ئەو پێوەرە یاخود وەرژێڕانی یاخود هەر بابەتێکی لەو بابەتانی کەمە ڕۆژانە دێتە بەرچاومان ئەوە لەو حاڵەتانە سزای تون دەدرێتن بە پێبژاردننی بە ملیۆنێک دینار ئەگەر دەستکاری سەعاتەکەی کردبێتن. بۆیە داوایان لێ دەکەین سەعاتەکان ئەگەر هەر هەڵەیەکیان هەبیتن سەردانی فەرماگەکانمان بکەن، دەرگاکان واڵایە لە بەشی پێوەرەکان بۆیان تەمەشا دەکرێتن. ئەو پێوەرە ئەگە هەڵەی هەبیتن ئەوە 100% بەلای بەرژەوەندی هاوڵاتیەکەدا دێ و بۆی چارەسەر دەکەین. بەڵێ لە هەندێک لە هاوڵاتیان بیستۆ دەڵێن هەندێکمان ناچار بووین بیکەینەوە بۆ پاکردنەوەی ئەو فلتەرەی لە نێو ئامێری ڕاکێشانی ئاوەکە یاخود ئەو ئامێرەیە کە ئاوەکە هەژمارەکە ئەمە بە گرفت هەژمارەکرێت یاخود بڵین وەکو دەستکاریکردن هەژمارەکرێت یان ئەویان وا هەژمار ناکرێت؟ ڕێز خۆشەویستم بۆ گشت هاوڵاتیان بەڵێ بەشێکیان لەوانە ئەم دەندەیکەنەوە بەشێکیان لەوانش بۆ خاوێنکردنەوەیە. بەڵێ ئەگە فلتەرەکە بکاتەوە خاوێنی کاتەوە تەسیر ناکە، بەڵام وەرجێڕی سەعاتەکە یەک لەوانە بەشێکی باش لەو خەڵکە فێر بن سەعاتەکە وەرجێر دەکەن کە ئەو کاتە ئەژمارەکە دەگۆڕدرێ ئێمەش لامان تۆمارە کە دەزوانی پێشتر قراءەکەی چۆنە و چۆنی خوێندیتەوە تووشی گرفت دەبن.
هەر کێشەیەکیان هەبی دەتوان سەردانی ئێمە بکەن تیمەکانمان دەتوانی بەهانەیان دابچین. بەڵێ بەڕێوەبرایەتیەکان و فەرمانگەکانی ئاو تا چەند ئاستانکاریتان کردووە بۆ زۆر ڕاپەڕاندنی کارەکە کاروباری هاوڵاتیان و ئەو بڕەپارەی کە وەرە گیرێ بڕی بەستنیان بڕی پارەی ئامێرەکەشیان ئامێرەکەش نرخەکەی داشێنراوە. بەڵێ ئەو ئامێرە تایبەتە بە کۆمپانیانەی کە هاوردەیان کردووە لە دەروی وڵاتە جۆرەکانی جۆرا و جۆرە کە ئیتالی تێدایە، ئەڵمانی تێدایە، تورکی تێدایە، هەرێکە پەیوەستە بۆ کۆمپانیانەی کە هاوردەیان کردووە کە موافقاتی بەڕێوەبەرایەتی گشتی هەرێمیشی لێ وەرگیرایەوە دەربارەی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو ئاوڕۆی هەرێم. ئەو بابەتانە هەمووی ئەپروڤە. ئەو بابەتی کە دڵی سەبارەت بە بڕی پارەکەی ئەو پارەی محەدەدا کە ئی کۆمپانیایە و سعرەکەشی هەتا لە وەسڵەکان سابت کراوە کە چەندە سەبارەت بە بەستانەکەی خودی هاوڵاتێکە خۆی دەبەستی خۆی پارە دەداتە ئەو وەستایی کە ئەو پێوەرەی بۆ دەبەستێتن پەیوەندی بە دایرەمەوە نیە. تەنها ئەوەیە دایرەی ئێمە ئێستا لە ڕێکاری ئەوە داینە کە مۆری تایبەت بەو سعاتانە دابدرێتن، مۆرەکە بۆیان ببەستێتن تاکو نتوانن دەستکاری بکەن بەبێ ئاگداری ئێمە. هەر کاتێک ئەو مۆران دەستکاری کرابیتن ئەوە پێبژاردەیان پێ دەکرێتن. بەڵێ بەڕێز زەردەشت سەرسام بەڕێوەبەری ئاوی هەولێر لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان.